ژن ژیان ئازادی. سەرەتا درود بۆ ڕۆحی پاکی هەردوو هاوکارمان بەداخۆ بۆ ڕووداوی کە ڕوویدا. ئێمە پێمان وایە کە لە ڕووداوی هاوشێوەدا ئومێدێکمان نەما بەڕاستی لەبەرەوەی کە هیچ کەسێک زمانی وە ناکات چی لێ بەسەریەت چجا کەسێکە لە بواری میدیای ئیشکات و بێوێ ڕاستیەکان و زانیاریەکان بگازێتەوە و ئێمە ڕوومان لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەڕاستیە بێنە دەنگ لەسەرم بابەتە چونکە ئومێدێک نەماوە لێرە دۆخی ژنان بەگشتی لە هەموو بوارەکانە بەتایبەتی لە بواری ڕۆژنامەوانی ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت ئیترەوە کار گەشتۆتە ئەوەی کە دەست بەرن بۆ ژیانیان بە بیانی جۆر بە جۆر. ڕاستیەکەیە ئێمە باسی یاساکەین دەبێ یاسا لەژێر ئەو دەسەڵاتێک کە ئەم هەرێمە بەڕێوە بە ئەم هەرێمەش وەک خۆتان ئەبینین دەسەڵاتەکەی بە تەواوەتی بۆتە پێشڕەوی داگیرکاری ئەو کاتە چۆن باسی یاسا بکەیت ئەمەی ئەکرێ پێشەلکاریە لە ڕووی یاسایی نێودەوڵەتیشەوە پێشەلکاریە بەسەر ڕۆژنامەنووسان چکم ڕۆژنامەنووسان ینی ئەگە ئێمە بچینە ناو چوارچۆی یاسای ڕۆژنامەوانی ئەمان ئازادن ینی لە هەر کوێ کارەکەن لە هەر کوێ ئیشەکەن ئەمان تەنها پەیامی خۆیان ئەگەێنن ڕووداوەکان ئەگەێنە ناو کۆمەڵگە ئەبینین لە باشووری کوردستان ڕۆژنامەوان بێ چالاکەوان بێ مەدەنی بێ کەسی ئاسایی تەنها ئەوەیە کە کەسێکی ئازادە ملکەج نابێ بە داگیرکاری. هۆکاری سەرەکی ئەم هێرشە ترسنۆکانە ئەم هێرشە ئێڕەهابیانە بێگومان ئەکرێ لە زۆر ڕوانگەی جۆرا و جۆرەوە قسەی لەسەر بکەی بەڵام بەڕێی بەندە هۆکاری سەرەکی لاوازی پێگەی میلی و جەماوەری حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبێ ئاگامان لەوە بێ ئێستاوی کە پێوتری حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی لە عێراقش و لە هەرێمی کوردستانیش نوێنەرایەتی لە سەدا 20 خەڵکی کوردستان و خەڵکی عێراق ناکات هەر حکوومەتەیەک لە دنیاە لەسەر ئاستی ناوخۆ لاواز بوو هەرگیز ناتوانێت هەڵوێستەکانی بەرامبەر بە هێزە داگیرکەرەکان بەرامبەر بەنەیارەکان بەهێز بێ بۆیە ئەم هەڵوێستەی کە ئێستا لە حیزبە سیاسیەکان و دەسەڵاتی کوردی و دەسەڵاتی عێراقی بینین لە ڕاستیە ڕێک پەیوەندی بەم مەسەلەیەوە هەیە و من پێم وانییە ئەم دوو ڕۆژنامەنووسا تیرۆرکرابن لە ڕاستیە لە ڕێگای ئەم تیرۆرکردنی ئەم دوو ڕۆژنامەنووسەوە نەتەوەیەک بە ناوی کورد وڵاتێک بە ناوی عێراق تیرۆرەکرێ